سڵاوتان لەبێ بەڕێزان من ڕەنگینم هەواڵەکانی سەعات 12تان پێشکەشەکەم. ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بە ئامادەبوونی هەڤاڵ بافڵ جەلال تەڵەبانی کۆبەوە. ئەنجومەنی سەرکردایەتی بەقووڵی بژاردەکانی بەردەمێکێتی بۆ خاڵە گرنگەکانی بەرنامەی حکوومەتی داهاتووی عێراق و پۆستی سەرۆک کۆمار تاوتوێ کرد و جەختی کردەوە کە لەم قۆناغدا پێویستە داکۆچی تەواو لەم ئیستیحقاقی کۆمەڵانی خەڵکی کوردستان و یەکێتی بکرێت و بپارێزرێت. لەو بارەیەوە ئەنجومەنی سەرکردایەتی بڕیاریدا کە پشتگیری تەواو بکات بۆ سەرخستنی کاندیدی یەکێتی بۆ ئەو پۆستە کە هەڤاڵ دکتۆر بەرهەم ئەحمەد ساڵحە. ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر کۆبوونەوەکەی ڕاگەیەنراوێکی بڵاو کردەوە. لە دەقی ڕاگەیەنراوەکەی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان داهاتووە لە هۆڵی کۆبوونەوەکانی ئەنجومەن لە شاری سلێمانی. ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان کۆبوونەوەی خۆی بەست. کۆبوونەوەکە بە ئامادەبوونی هەڤاڵ باڤڵ جەلال تاڵەبانی بەڕێوە چوو کە تایبەت بوو بە تاوتوێکردنی بارودۆخی سیاسی عێراق و ئیستیحقاقا دەستوریەکانی گەلەکەمان لە پێکەنانی حکوومەتی داهاتووی عێراق. کۆبوونەوەکە هەڵوەستەی جددی لەسەر ئەو پرسە کرد و پێی وابوو کە پارتی دیموکراتی کوردستان تاکڕەوانە و لە دەرەوەی ویست و ئیرادەی یەکریزی گەلی کوردستان و هێزە سیاسیەکانی کوردستان هەنگاوی ناوە و ڕێکەوتنیان لەگەڵ هەندێک لایەنی سیاسی واژوو کردووە و لە چوارچێوەی ئەو ڕێکەوتنەیان کاندیدێکی خۆیان بۆ پۆستی سەرۆک کۆمار پێشکەش کردووە. لەو بارەیەوە هەڤاڵ باڤڵ بە وردی ڕووناکی خستە سەر پێشاتەکانی ئێستا و جەختی کردەوە کە مادام لایەنی دیکە دوور لە پرەنسیپی تەوافق کاندیدی خۆیان پێشکەش دەکەن، یەکێتیش مافی خۆیەتی کە پۆستی سەرۆک کۆمار بە ئیستیحقاقی کورد و یەکێتی نیشتیمانی کوردستان بزانێت بۆیە داکۆکی لە مافی خۆی دەکا و سازشی لەسەر ناکات. هەروەها ئەو قسە و باسانەی کە دەگوترا پارتی دیموکراتی کوردستان تەنها کێشەی لەگەڵ کاندیدی یەکێتی هەبووە و ئەگەر ئاڵوگۆڕ بەو کاندیدا بکرایە پارتیش کاندیدی خۆی دەکشاندەوە دووربوون لە ڕاستیەوە. دەریشکەوت ئەمە تەنها بۆ چاوبەستەکی بووە و ئامانجی سەرەکی بەدەستێنانی پۆستی سەرۆک کۆمارە دوور لە هەماهەنگی لەگەڵ هێزە کوردستانەکان بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و لە چوارچێوەی ڕێکەوتنیان لەگەڵ هەندێک لایەنی تری عێراق. ئەنجومەنی سەرکردایەتی بە قوڵی بژاردەکانی بەردەم یەکێتی بۆ خاڵە گرنگەکانی بەرنامەی حکوومەتی داهاتووی عێراق و پۆستی سەرۆک کۆمار تاوتوێ کرد و جەختی کردەوە کە لەم قۆناغەدا پێویستە داکۆکی تەواو لەم ئیستیحقاقی کۆمەڵانی خەڵکی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان بکرێ و بپارێزرێ. لەم بارەیەوە ئەنجومەنی سەرکردایەتی بڕیاریدا کە پشتگیری تەواو بکات بۆ سەرخستنی کاندیدی یەکێتی بۆ ئەو پۆستە کە هەڤاڵ دکتۆر بەرهەم ئەحمەد ساڵحە. هەروەها کۆبوونەوەکە جەختی کردەوە لەسەر یەکدەستی یەکێتی بۆ سەرخستنی ئەرکەکانی داهاتوو. بەیانی ئەمڕۆ لە گەڕەکی شۆرجەی شاری کەرکووک و بامادەبوونی ژمارێک لە ئەندامانی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و بەرپرسانی حەزبی و حکومی هاوڵاتیان ساڵیادی 37 ساڵەی شەهیدبوونی مامەڕیشیان بەرز ڕاگرت. ڕەوەند مەلا مەحموود بە ناوی مەڵبەندی دووی کەرکووکەوە وتارێکی پێشکەش کرد و جەختی لەوە کردەوە کە لەسەر ڕێبازی پاک و پیرۆزی مامەڕیشە و شەهیدانی یەکێتی درێژە بەخەبات دەدەن. ڕۆژی 24/1/85 لە گوندی حەسەن ئاوا مامەڕیشە و هەر یەک لە کاکە موحسین و کاکە سەرداربی کەیسی بەدەستی خیانەتی جاشە بەکرێ گیراوەکانی بەعس لە بۆسەیەکدا شەهید کران و گەیشتنە کاروانی نەمران. ئەمڕۆ لە کاتێکدا ئەم یادە تاڵ و غەمجینە دەکەینەوە دڵنیابن بە هەمان نەفەسی شۆڕشی نوێی گەلەکەمان لە پێناوی ڕەتکردنەوەی زەبر و زەنجی دەسەڵاتی داگیرکەری شۆڤینیانە مکوڕ دەبین بۆ بەدەستێنانی مافە یاسایی و دەستوریەکانمان. یەکێتی نیشتیمانی کوردستان وەک چۆن لە ڕابردووە لە تەواوی داستانە مەزنەکاندا لە بەرامبەر درڕندەترین زەبەلاحترین سوپای لە کارخراوی بەعس چۆچی بۆ زوڵم و ستەمەکان دانەدا بە هەمان نەفەس تا ئازادی کوردستانی و شەڕی ڕوبەڕووبوونەوەی تیرستانی داعش و یەکێتی خاوەنی پەڵکە زێڕینەی ترۆبچی سەروەری و سەرکەوتنەکانە لە یاداشتی مێژووی پرسەروەریەکانی ڕێبازە پیرۆزەکەی سەرۆکمان جەلالدا. ئاسۆ مامەند سەرپەرشتیاری کەرکووک سەلاحەددینی یەکێتی و ڕەوەند مەلا مەحموود لێ پرسراوی مەڵبەندی کەرکووک لا دوو ڕاگەندراوی جیادا ساڵیادی شەهیدکردنی شەهیدی سەرکردە مامەڕیشە و هاوڕێیانی دەکەنەوە. ئاسۆ مامەند لا ڕاگەندراوەکەدا دەڵێت دژمنانی کورد ویستیان بە شەهیدکردنی مامەڕیشە و هاوڕێکانی بەڵێسەی شۆڕشی نوێ کپ و خامۆش بکەنەوە و
ترس و تۆقاندن بخەنە نێو دڵی میلەتەکەمانەوە بەڵام خەیاڵیان خاو بوو بە شەیەدکردنی مامەڕیشەوە هەوسەنگەرانی ئەوەندەی تر میلەتەکەمان ڕق ئەستوورتر بوون. هاوکات ڕەوەند مەلا مەحموود ڕایگەیاندووە 37 ساڵ پێش ئێستا و لە سنووری شاری کەرکووکدا و لە بۆسەیەکدا مامەڕیشە و دوو پێشمەرگەی ئازا و قارەمان کە ئەوانی شەهیدان سەردار و محسین بوون شەهید کران. ئێمە لەم بۆ نەماتەمەدا جارێکی تر بەڵێن دووبات دەکەینەوە کا درێژە پێدەری ڕێبازی شەهیدان و لا خزمەتی کەسوکاری سەربەرزی شەهیدان و خەڵکی کوردستان دەبین. ئەمڕۆ 37 ساڵ بەسەر شەهیدکردنی شەهیدی فەرماندا مامەڕیشە و هاوڕەکانی تێدەپەڕێت. مامەڕیشەکەی جەباری نە دەرچووی هیچ کۆلێژێکی سەربازی و نە هیچ تاج و نەجمە و ئەستێرەیەکی لەسەر شان بوو. ئەو تەنیا قاڵبووی بۆ تێی خەباتی ڕەوای گەلێکی ستەم لێکراو بوو. تەنیا مەسەلەی ڕەوای گەلەکەی و باوەڕبوون بە ئازادی و سەرفرازی وای لێکردبوو دەرسوانەی هەزاران ئەفسەر و دەرەجەداری ڕژێمی ڕووخاوی بەعز بدات. مامەڕیشا کوڕی خانەوادەیەکی جوتیار و شۆڕژگێر بوو. هەمیشا وەک مرۆڤێکی شۆڕژگێر بیری کردوتەوە. ساڵی 1974 کاتێک گفتوگۆی کورد و حکوومەتی ئێوسای عێراق سەری نەگرت، شەڕ و نسکۆی ئەیلول هاتە ئارا و شۆڕشی نوێی یەکێتی نیشتیمانی کوردستان هەڵگیرسا. مامەڕیشە ئەو کات لە گوندەکان خەریکی جوتیاری بوو، یارمەتی باوکو دایک و کەسوکارەکەی دەدا. لە هەمان کاتدا هەستی شۆڕژگێڕانە دنەی دەدا کە ڕوو بکاتە شاخ و چەکی شەرەف و کوردایەتی لە شان بکات. مامەڕیشا هەتا ئەو کاتەشی شەهید کرا. ڕۆژ بە ڕۆژ ئازایەتیەکەی دڵسۆزیەکەی زیرەکیەکەی ناوبانگی زیاتری بۆ پەیدا دەکرد و دوژمنانی دەخستە لەرزە. بۆی حکوومەتی بەعەس لە ئاستی باڵادا پلانی شەهیدکردنی ئەوی داڕشت و ئەگەر چیش زۆر لە پلانەکانیان بێهودە دەرچوو، بەڵام دوجار لە ڕێگەی دۆستایەتیەوە خیانەتی لێکرا و شەهید کرا. شەهید نەجمەدین شکوڕ ڕەئوف ناسراو بە مامەڕیشا ساڵی 1953 لە گوندی تاڵەبانی سنووری چەمچەماڵ لەدایک بووە. مامەڕیشا لەبەر لێهاتووی و ئازایی و جوامێری خۆی چووە کادرێکی سەربازی لە نەبەردەکانی بەرامبەر دوژمن، چووە کادرێکی سیاسی و کۆمەڵایەتی لە ناو جەماوەر و هێزی پێشمەرگا. لە ساڵی 1982 دەکرێت بە فەرماندەی کەرتی چواری جەباری. هەر ئەم ئازایەتی خۆڕاگری مامەڕیشە وای کرد دوژمن بکەوێتە ڕاوەدونانی خێزانەکەیان و ئازاریان بدات. بۆیە لە ساڵی 1971 مامشکوری باوکی دەستگیر کرا و دوای ماوەیەکیش لە بێسەر و شوێنبوونی تەرمەکەی دۆزرایەوە. مامەڕیشا یەکێک بوو لەو پێشمەرگە قارەمانانەی ڕۆڵێکی کاریگەری هەبووە لە زۆر داستان و نەبەردی و چالاکی پێشمەرگانەدا. بەشداری و فەرماندەیی زۆر شەڕی گەورەی کردووە، لەوانە داستانەکانی حەمک و ژاڵەی دەربەند و ژاڵەی خوێڵین و بێتواتە و ناوچەی قەرحەسەن و جەباری و شێخ بزێنی و بۆسەکانی دەشتی کاکی بەکاکی و کوڵەنجەڕەی گەرمیان و بۆسەکانی سەر جاداگشتیەکانی کەرکووک و سلێمانی و هەولێر و سەنگا و چەمچەماڵ و دووس. مامەڕیشەکەی جەباری نەدەرچووی هیچ کۆلێژێکی سەربازی و نە هیچ تاج و نەجمە و ئەستێرەیەکی لەسەر شان بوو. ئەو تەنیا قاڵبووی بۆتەی خەباتی ڕەوای گەلێکی ستەم لێکراو بوو. تەنیا مەسەلەی ڕەوای گەلەکەی و باوەڕبوون بە ئازادی و سەرفرازی وای لێکرد بوو دەرسوانەی هەزاران ئەفسەر و دەرەجەداری ڕژێمی ڕووخاوی بەعزدا بدا. لە کاتی گفتوگۆی یەکێتی و بەعز ڕژێم بە دەرفەتی زانی لەو هەلومەرجەدا پلانەکەی جێبەجێ بکات. بۆیە تەحسین شاوەی سیڕاس پارد بە فێڵی ئەوەی گوایە دەیەوێت بێتە ناو سەنگەری شۆڕشەوە و واز لە سەنگەری دوژمن بهێنێت. لە ئەنجامی ئەو پلانە نامەردانەدا ڕۆژی 24 یەکی ساڵی 1985 لە گوندی حەسەن ئاوای سنووری کەرکووک مامەڕیشە و هەردوو هاوڕێکەی سەردار و محسین بیکەیسی لە ڕێگەدا درانە بەر دەستڕێژی گولەی جاشەکان و شەهید کران. وا بڕیارە ڕۆژی 25 ئەم مانگا تاقیکردنەوەکانی کۆرسی یەکەم و نیوەی ساڵی قۆناغەکانی ناوەندی و ئامادەییەکان لە عێراق بەگشتی و کەرکووک بە تایبەتی دەست پێ بکات. ئەمە لە کاتێکدا پلەکانی گەرما بەڕادێکی بەرچاو نزم بووتەوە و ڕێژەی توشبوانی کۆرۆناژ بەرزە. لایەنە پەیوەندیدارەکانی جەخت لە دابینکردنی پێویستیەکانی خۆپارێزی و پرۆسەکە دەکەنەوە. خوێندنی کوردی لە کەرکووک ئامادەکارەکانی بۆ تاقیکردنەوەی نیوەی ساڵگرتووەتە بەرەو. تاقیکردنەوەکان بە جێبەجێکردنی ڕێنمایە تەندروستیەکان ئەنجام دەدرێت. سەرپەرشتیاری ئامادەی پیشەیی خوێندنی کوردیش ڕای دەگەێنێت
ئاستەنگیان بۆ دروست دەکرێت لە کاتی وەرگرتنی بڕانەوتی خوێندنگەکان ئەمەش کاریگەری خراپی بۆ سەر دۆخی پرۆسەکە دەبێت. بنسبەت هەر قوتابیەک لە کاتی لە پۆلە کۆتاکانە بێ با بڵێن لە سەمحەڵات تووشی ئەم نەخۆشیە بێت با بڵێن ئۆمیکرۆن ئێمە ئەتوانن بەپێی ڕێنمایە پەروەردەیەکان بەڕێوبەرەکان با بڵێن ئیجازیان بۆکەن مۆڵەتیان بۆ ئەکەن لە کاتی ئیمتیحانە ئەتوانن دەوام نەکەن بەڵام لە دوای پشۆکان بە هەفتەیەک واتە هەفتەی دووەمی ئەزمونونەکان یا ئیمتیحانەکانی نوێی ساڵ دووبارە دەکەنەوە بەڵام بەنسبەت هەر قوتابیەکیش کە لە خۆی ڕابینی لە کاتی ئەوەی کە کۆرۆنەشی هەبوو ئیمتیحانیشی کرد بەڵام ئەبێ بە ڕێکاری ئەو خۆپارێزی ئەزمونونەکاندا لەبەرەوەی پۆلە ناکۆتاکانمان ئەزمموی کۆرس ئیمتیحانەکەن کە ئەگەر هەڵنەسێ بە ئیمتیحانەکەی لە کۆرسی دووە لە مانگی نۆ ئەبێ ئیمتیحانەکە دووبارەکاتەوە وڵی کۆمەڵی ئیجراعاتی ڕۆتین هەیە کە ئەکرێت لە پەروەردەی گشتیە و منتوجاتیش حتمما لەگەڵیان نایە بەوەی کە ئەستانگەکان یعنی ئەگەر بێت و بەڕێوبەرێک کە ئەڕوات بە شەنەوتی قوتابخانەکەی وەرگێت کاتی بۆ دائنێن دوای ئەوی کاتەکەش با بڵین چەند بەنزیخانەیەک بەرپرسەلی کە زۆر دوورە لە شارەوە ئمە داوا ئەکەین ینی ئەو ڕۆتینە ناڵگرن بە ئەو منتوجات ئەو بەشەنەوتا خۆی بەسە قوتابخانەکانە گڕیدا ینی بەڕێوبەر بەڕاستەکەی بەرپرس نییە لەوەی بڕوات دایرە بە دایرە بگەڕێ. ئەندامێکی شانەی قێرانەکانی کەرکووک ئاماژە دەکات بۆ دابینکردنی سەرجەم پێداویستەکانی خۆپارێزی لە ڤایرۆسی کۆرۆنا بۆ خوێندنگەکان و داوا لە خوێندکارانیش دەکات خۆیان بە ڤاکسینی کۆرۆنا بووکتن. بەڵێ ئێمە ئەو شتانە هەمووی لەلایەن پەروەردەی کەرکووکەوە بە هاوکاری لەگەڵ تەندروستی کەرکووک دابین کراوە و ئەو شوێنانەی کە زانراوە ئەم هەفتەی ڕابردوو کە توشببووی تێبووە لە قوتابخانەکان هەمووی تاقیم کراوە زۆر سپاس بۆ لای لە پەیوەندیارەکان ئێمە لێرەوە داوا ئەکەین لە هاوڵاتیانی کەرکووک بە تایبەت لە خوێندکارەکان خۆپاراستن زۆر گرینگە و بە تایبەتی کوتانی تەلقیحی بە لە هەموو سنتەری تەندروستیەکانی کەرکووک بە پێی زانیارەکانی کەناڵی کەرکووک بەوەی نەبوونی ئەمرازەکانی خۆگەرمکردنەوە و دابین نەکردنی بە شاسوتەمەنی بۆ خوێندنگەکان وەک پێویست وای کردووە هۆبەکان لە نێو خوێندنگەکان سارد بێت ئەوەش بە هۆکاری زیاد بڵاوبوونەوەی کۆرۆنا لە نێو خوێندنگەکانی شارەکە هەژمار دەکرێت. سامان سەردار کەناڵی کەرکووک. لە کاتی کەوتنەوەی هەر ئاگرێک لە شاری کەرکووک هاوڵاتیان گلەی ئەوە دەکەن کە تیمەکانی بەرگری شارستانی درنگ دەگەنە شوێنی ڕووداوەکە. هۆکاری ئەمەش دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە سەرباری فراوانبوونی شاری کەرکووک و زۆربوونی ژمارەی دانیشتوانەکەی بەڵام تا ئێستا تەنیا 8 بن کە ئاگرکوژێنەوە لە شارەکە هەیە ئەمەش بە بەراورد بە دانیشتوانی شارەکە ژمارەیەکی کەمە. لەسەر ئاستی پارێزگای کەرکووک 8 بنکەی ئاگرکوژێنەوە هەن کە تەنها 3 بنکە لە نێو شاردان ئەمەشوای کردووە تیمەکانی ئاگرکوژێنەوە وەک پێویست ئەرکەکانیان ڕانەپەڕێنن بۆیە داوا کراوە چەند بنکەیەکی دیکەی ئاگرکوژێنەوە لە نێو شار و قەزا و ناحیەکانی دەوروبەر بکرێنەوە. بنکەکانی تیمەکانی بەرگری شارستانی ناو شاری کەرکووک تاکوستا 3 بنکەمان هەیە و داواشمان کردووە 5-6 بنکەمان بۆ بکەنەوە خۆت جەناب تەزانی لەبەرەوەی وەزاری مالیە و موافقاتی نەدا و مالیە پارەی نەبوو نەیانتوانی بمان بکەن و ئێستا لەگەڵ پارێزگاری کەرکووکە وعدی داوە پێمان دوسێ بنکەمان بۆ بکاتەوە بۆ نمونە بنکێ لە قەرەجیر و بنکێ لە دۆمیز بێ بنکێ لە شۆراو بێت ئەو بنکێ لە عەباسی و زابێنیمانە بنکێ لە ڕیاض بێت وعدی داوە ئەو بنکانەمان بۆ بکرێتەوە ئەگەر ئەو بنکانە بکرێتەوە زۆر باشە بێ و بتوانین ئێمەش بەجۆری ئەو بنکانە تیمەکان خۆمان داباشکین لەسەر ئەو بنکانەیە پێویستە کەمتریش 7-8 بنکە هەبێت ناو شارە. دفاع المدني فرموا حياتنا حريق لشورجا باشا بقر نزق ملعبك كابت لاذة اخي عندك حادث حريق قرب ملعب الشورجه. بەپێی ستانداردی جیهانی کاتێک ڕووداوی ئاگرکەوتنەوە ڕوو دەدات پێویستە لە ماوەی چەند خولەکێک کە لە 5 خولەک زیاتر نەبێت تیمەکانی ئاگرکوژێنەوە بگەنە شوێنەکە و ئاگرەکە کۆنتڕۆڵ بکەن و هاوڵاتیان لە زەرر و زیانی گیانی و مادی بپارێزن بەڵام چەند هۆکارێک هەن کە تیمەکان لە شاری کەرکووک و زۆربەی شارەکانی دیکە درەنگ دەگەن.
خۆی لەسەر سیستمی جیهانیە بێ ساری بەگری شارستانی ئەو ساری تفا لە بین 5 دقه 6 دقه بگاتە شۆنی ڕووداوەکە بەداخە خۆتەزانی ئەو سیستمە لە عێراقا نییە و ئێمە داواکارین لە هەموو شۆفێرانی شاری کەرکووک یعنی ئەگەر سایرەیەکی ئیتفایان دی حریقێکیان دی کە سافرەکەی کردوتەوە وا بزانن هاوڵاتیەک لە مەترسیە و بگەینە فریای ئەو هاوڵاتیە بتوانین گیانی و ماڵی بپارێزین و داواکارین هەرچی شوێنێ بتو دییان سایرەکانی ئیتفا سافرەکانی کردوتەوە حتمما نەیکردوتەوە بە بەلاشە حریقێک هەیە ئەوێ بگاتە زۆری ڕووداوەکە و ڕووداوەکە کۆنتترۆلکات لێرەوە داواکارم لە هەموو خەڵکی شاری کەرکووکی بەڕێز ئەگەر هەرچی حریقێک بوو 115 بێ بەرامبەرە یعنی ئەگەر ڕسیدت هەبێت نامۆبایلەکە ئەگەر کۆڕەک بێ ئەگەر زێن بێ ئەگەر ئاسیابی ئەتوانی پەیوەندیمان پێ بکەیت کارمەندی ئێمە دانیشتووە بە تورکمانی بە عەربی بە کوردی وەڵام تەداتەوە ئەفسەرێکی خۆمان دانیشتووە تاق باینیان و تاقیوانانش زووترین کات ئاگادارمان بکەرەوە و شۆنی یعنی ئەو شۆنی و ئاگری لە کەوتۆتەوە دەستنیشانێکە و نێزیکترین شۆمان پێ بری هەتا ئەو تیمی کە دەرەچێ بە زووترین کات بکاتە شۆن ڕووداوەکە ئەمە یەک پیاوانی ئاگرکوژێنەوە ژیانی خۆیان دەکەنە مەترسیەوە لە پێناو پاراستنی سەرماڵی هاوڵاتیان بۆیە پێویستە هەمووان ڕۆڵی خۆیان ببینن لە هاوکاری و هەماهەنگیکردنیان بە تایبەتی ڕێگەپێدانی سەر شەقامە گشتەکان هەروەها ئەرکی حکوومەتە کە ژمارەی بنکەکانی ئاگرکوژێنەوە زیاد بکات تاوەکو ڕووداوەکانی ئاگرکەوتنەوە زەرەر و زیانی گیانی و مادی نەگەیەنێت. حەسیب حارس، کەناڵی کەرکووک. وەزارەتی دادی حکوومەتی هەرێم ڕایگەیاند گرێبەستی ئەلکترۆنیک کڕین و فرۆشتنی ئۆتۆمبیل پێچەوانەی یاسایە داوا دەکات پێداچوونەوەی بۆ بکرێت. لە نووسراوێکدا کە واژۆی فرسەد ئەحمەد وەزیری دادی لەسەرا ئاراستەی وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێم کراوە تێیدا هاتووە. گرێبەستی ئەلکترۆنیک کڕین و فرۆشتن لە گرێبەستە شکڵیەکانە و دەبێت تەنیا لە فەرمانگەکانی هاتوچۆ تۆمار بکرێت و هەر گرێبەستێک لە دەرەوەی فەرمانگەکە بێت ئاعتیباری بۆ ناکرێت. ئاماژەی بەوەش کردووە ڕێنماییەکە ڕۆڵی بریکارنامە واتە وەکالە ناهێڵێت. ئەمەش پێچەوانەی دەقی مادەی 46 لە یاسای دادنووسی ژمارە 33 ساڵی 1998 هەموار کراوە. ئەندامێکی پێشووی لیژنەی دارایی زانیاری لەسەر چۆنێتی خەرجکردنی بودجێ ساڵی 2022 ئاشکرا دەکات. محەممەد شەبەکی ئەندامی پێشووی لیژنەی دارایی ئەنجومەنی نوێنەران ئاشکرای کردووە لە حاڵەتی نەناردنی بودجێ ئەمساڵ لەلایەن حکوومەت یاخود پەسەند نەکردنی لەلایەن پەرلەمانەوە ئەوە بە پێی بڕگەی 13 لە یاسای کارگەڕی دارایی دەبێت حکوومەت پشت بە بودجێ ساڵی 2021 ببەستێت. ئەو پەرلەمانتارە ئاشکراشی کردووە دەبێت حکوومەت لەو کاتەدا پشت بە زانیاریەکانی بودجێ ساڵی ڕابردوو ببەسێت لە خەرجکردنی پارە. دەبوایە حکوومەت لە مانگی 10 ساڵی ڕابردوو پرۆژە یاسای بودجێ ئەم ساڵی بناردایەتە پەرلەمان بەڵام بەهۆی هەڵبژاردنەکان و پێکنەهێنانی حکوومەتی نوێی عێراق تا ئێستا پرۆژە یاساکە نەنێردراوەتە پەرلەمان بۆیە پێشبینی دەکرێت ئەم ساڵ عێراق پرۆژە یاسای بودجێ نەبێت. سەبارەت بە 200 ملیارەکەی هەرێمی کوردستانش تا ئێستا دیار نییە حکوومەتی عێراق بۆ مانگیەکی ئەم ساڵ بە چی میکانیزمێک پارە بۆ هەرێمی کوردستان دەنێرێت. سەرکردەیەکی چارچەوەی هەماهەنگی شیعەکان باس لەوە دەکات کە ڕێگە نادەن لە پرۆژە یاسای بودجێ ساڵی 2022دا نرخی دۆلار بە بەرزی بمێنێتەوە. ئەمەش لە کاتێکدایە هێشتا ڕوون نییە حکوومەتی ئایندە چۆن و چ لایەنێک ڕۆڵی لاپێکەنانی دەبێت و ڕوونیش نییە ئاخۆ عێراق پرۆژە یاسای بودجێ ئەم ساڵی دەبێت یاخود نا. بەپێی بە دواداچوونێکیش لە بەرژەوەندی زۆربەی لایەنەکانە کە نرخی دۆلار بە بەرزی بمێنێتەوە بۆیە گۆڕانکاری لە نرخەکەی هەروە ئاسان نابێت. چارچەوەی هەمانگی شیعەکان کە تا ئێستا ڕوون نییە بەشداری لە حکوومەتی ئایندە دەکەن یاخودنا جەخت دەکاتەوە کە ڕێگە نادەن لە پرۆژە یاسای بودجێی ساڵی 2022دا نرخی دۆلار بەرامبەر دینار با بەرزی بمێنێتەوە. عەلی فەتلاوی سەرکردە لە چوارچەوەی هەمانگی ڕایگەاند لە ڕێگەی ئەندامەکانیانەوە لە نێو پەرلەماندا دەتوانن ڕێگری بکەن لە تێپەڕاندنی پرۆژە یاسای بودجێی ساڵی 2022 لە پێناوی ئاساییکردنەوەی نرخی دۆلار بەرامبەر بە دینار چونکە لە ئێستادا هیچ بیانوەیەک بۆ مانەوەی ئەو نرخە بەرزەی دۆلار بەرامبەر بە دینار نەماوەتەوە بە تایبەتی دوای بەرزبوونەوەی نرخی نەوت لە بازاڕەکانی جیهاندا. ئاماژەی بۆش کردووە بەرزکردنەوەی نرخی دۆلار بەرامبەر دینار کاریگەری خراپی لەسەر دۆخ و گوزەرانی هاوڵاتیان هەبووە لەلایەکەوە نرخی شتومەک و بازاڕی زۆر بەرز کردوتەوە و لەلایەکی تریشەوە بۆتە هۆی زیادبوونی ڕێژەی هەژاری. تا ئێستا ڕوون نییە کە ئاخۆ عێراق پرۆژە بودجێی ساڵی 2022 دەبێت یاخودنا چونکە و هەنگاوە دەکەوێتە دوای پێکهێنانی حکوومەتی نوێ
کە پێناچێت بەم زوانە پێک بهێنرێت. هەروەها هەڵوێستەکانیش بە پێی نەخشەی سیاسی چەند مانگی داهاتوو دەگۆڕێت سەدرەکان کە زۆرینەی پەرلەمان پێک دەهێنن پێشتر ڕایان گەیاندووە کە دەسوەردان لا نرخی دۆلار ناکەن و ئەو پرسە بۆ لایەنە پەیوەندیدارە داراییەکان جێدەهێڵن. لایەنە سوننەکانی شۆکەوە پەیمانی سەدر پێناچێت بچنە ژێر ئەو گوشارە بە تایبەتی کە دابەزینی نرخی دۆلار بە شێوەی ناڕاستەوخۆ ئێران سوودی لێ دەبینێت چونکە دەوڵەتێکی گەورەی هەناردەکارە بۆ عێراق و لە ژێر گەماڕۆی ئابووریدایە. هەرێمی کوردستانیش کە زیاتر لە 7 ساڵە لە قەیرانی داراییدایە و ناتوانێت بەبێ 200 ملیار دینارەکەی بەغداد موچەی فەرمانبەرەکانی دابەش بکات پێناچێت لەگەڵ دابەزینی نرخی دۆلار بێت چونکە قەیرانەکەی قوڵتر دەبێتەوە. زیادکردنی نرخی دۆلار دوای هەوڵێکی حکوومەتی عێراق هات بۆ تێپەڕاندنی قەیرانی دارایی کە ڕوبەڕووی حکوومەتی وڵاتەکە بووە بەهۆی دابەزینی نرخی نەوت و پەتای کۆڕۆنا و کەڵەکەبوونی قەرزی زۆر. بەپێی پلانی ئابووری حکوومەتی عێراق ناسرا و باوەڕقەی سپی ماوەی 4 ساڵ نرخی دۆلار بەو شێوەی ئێستا دەمێنێتەوە بۆ ئەوەی لەو ماوەیەدا بتوانرێت قەرزەکانی سەر حکوومەت سووک بکرێت و داهاتی زیاتر بۆ یەدەگی بانکی ناوەندی دابین بکرێت. بانکی نێودەوڵەتی و ڕێکخراوە ئابوووریەکانیش پێشنیازیەوەیان بۆ عێراق کردووە بەهۆی ئەوەی تاکە سەرچاوی ئابوووریەکەی نەوتە و لەو ڕێگەیەوە دۆلار بەدەست دەهێنێت. پێویستە نرخی 100 دۆلاری ئەمریکی لە نێوان 160 بۆ 180 هزار دینار جێگیر بکات. بەڵام وەزارەتی دارایی عێراق بە 147 هزار دینار جێگیری کردووە و نیازی بەرزکردنەوەشی نییە. غەیاز سورچی کارگەری مەڵبەندینەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕایگەیاند سەرهەڵدانەوەی داعش و زیادبوونی چەلەکیەکانی ئەو ڕێکخراوە دەری دەخات کە داعش کۆتایی نەهاتووە بەڵکو لە هەر دەرفەتێک بێت سەرهەڵدەداتەوە وەکەوەی لە خۆراوی کوردستان و پێکدادانەکانی گرتوخانەی حەسەکە ڕوویدا. وتیشی بەهێزبوونی تێرۆرستانی داعش لە سووریا و ڕێخستنەوەی شانەنووسەکان مەترسێکی گەورە دەخاتە سەر عێراق وەک چۆن لە ساڵی 2004 دەڕوویدا. یەکەم شوێنیش کە لە عێراق مەترسی داعشی لەسەر بێت پارێزگای نینەوایە. ئاماژەی بۆ ئەوەش کرد بۆ ئەوەی مەترسیەکانی داعش نەبێتە ڕاستەقینە و جارێکی تر داعش هیچ ڕوبەرێکی تر لە خاکی عێراق داگیر نەکات پێویستە ڕێوشێنی ئەمنی تون بگیرێتە بەر و هەڕەشەکانی ئەو چەکدارانە بەهەند وەربگرن لە ئەگەری هەر ڕووداوێکی نەخوازراوش لە نینەوە کاریگەری لەسەر هەرێمی کوردستان دەبێت. لەسەر هێرشەکەی ناحیە عوزێم لە پارێزگای دیالە کە تیایدا 11 سەربازی سوپای عێراق بوونە قوربانی ژمارەیەک بەرپرس و فەرماندەی سەربازی دەدرێنە دادگا. لیوای حیا ڕەسوول و تەبێژی فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی عێراق لە چاوپێککەوتنێکیدا ئاشکرای کردووە لەسەر ئەو هێرشەی کراوەتە سەر هێزەکانی سوپای عێراق ژمارەیەک ئەفسەر و بەرپرسی پرۆسەکانی دیالە کە پێک هاتوون لە فەرماندەی لیوا و فەوج و ئەفسەر بەرپرسیارن و ڕەوانەی دادگا دەکرێن و دواتر ئەنجامەکەی بۆ ڕاگشتی ئاشکرا دەکرێت. لیوای حیا ڕەسوول ڕاشی گەیاندووە چەند ڕۆژێک پێش هێرشەکە فەرماندەکانی بارگاکە ئاگادار کراونەتەوە کە داعش نیازی هێرشی هەیە لەبارەی ژمارەی و چەکدارانەی داعش کە هێرشەکەیان ئەنجام داوە وتەبێژی فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی عێراق ڕوونی کردوێتەوە. بەپێی زانیاریەکان ژمارەیان نزیکە 6 چەکدار بووە و ئەو شەوە چەکدارەکان خراپی دۆخی کێشەهەوایان قۆستبووەوە بۆ هێرشەکە و دوای ئەوەی نزیکی بارگاکە بوونەتەوە بە چەکی بێدەنگ سەربازەکانیان کوشتووە. یحیا ڕەسوول جەختی لەوەش کردوێتەوە ئەگەر کەم تەرخەمی نەبوایە و ئامادە باشی بکرایە ئەو کارە ساتە ڕووی نەدەدا. قاسم ئەعرەجی ڕاوێژکاری یاسایشی نیشتیمانی عێراق ڕایگەیاند بوونی 10 تێرۆریست لە گرتوخانەی هۆڵی حەسەکە مەترسێکی جددیە. ڕاوێژکاری یاسایشی نیشتیمانی عێراق لە میانی پێشوازیکردنی لا پاڵ سیلیس بەڕێوەبەری پرۆگرامی تایبەت بە ئاشتی و پاڵپشتی ئاسایش لە پەیبانگای ئاشتی ئەوروپی وتیشی عێراق بە پەرۆشە بۆ هەماهەنگی نێوان بەغدا و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان لە پێناو بەرەو پێشبردننی دۆسیە بەرقرارکردنی ئاشتی بەتابەت لە کەمپەکانی هۆڵ و گرتوخانەی غوێران لە حەسەکە. ئەوەشی خستوەتە ڕووبوونی 10,000 تێرۆریستی داعش کە هەڵگری ڕەگەزنامەی 7 وڵاتی جیاوازن و لە نێو گرتوخانەی هۆڵ دەست بەسەر کراون هەڕەشەیەکی جددین بۆ سەر ئاسایشی عێراق و ناوچەکە. ئاماژەی بۆ ئەوەش کرد کەمپەکانی هۆڵ و گرتوخانەی غوێران لە حەسەکە مەترسێکی ڕاستەقینەیان لەسەر عێراق و ناوچەکە دروست کردووە و ڕووداوەکانی ڕابردوش زەنگێکە بۆ ڕێکخراوە نێودەوڵەتیەکان تا ئەو ئەندامانی داعش کە لەوێ دەست بەسەرن بۆ وڵاتانی خۆیان بیانگێڕنەوە.
بەڕێوەبەرەتی ئیدارەی خۆسەری ڕۆژاوای کوردستان لەمڕۆوە بۆ ماوەی 7 ڕۆژ قەدەغەی هاتوچۆی لە حەسەکە و دەوروبەری ڕاگەیاند. بەڕێوەبەرەتی ئیدارەی خۆسەری ڕۆژاوای کوردستان لە ڕاگەیاندراوێکدا باسی لەوەش کردووە بە مەبەستی ڕێگریکردن لە شانە نستۆکانی تێرۆر و دزەکردنیان بۆ دەرەوەی سنوور بڕیاردراوە قەدەغەی تەواوەتی بۆ ماوەی 7 ڕۆژ لە حەسەکە ڕابگەیاندرێت. بڕیارەکەش لەمڕۆوە تا 30 ئەم مانگە بەردەوام دەبێت. لەلایەکی دیکەوە ڕێکخراوێنەتەوە یەکگرتوەکان ڕایگەیاند بەهۆی ڕووداوەکانی گرتوخانەی حەسەکە سەلامەتی 850 منداڵ کەوتۆتە مەترسی جددیەوە و دەکرێت تونند و توێژی لا زیندانەکانی دیکەش دەست پێ بکات. بۆیە داوا لە حکوومەتەکانی جیهان دەکەن ژن و منداڵ و چەکدارە دەستگیرکراوەکانی داعش بە وڵاتەکانیان بگەڕێننەوە. هاوکات داواشی لە سەر جەملایەنەکانی باکوور و خۆرهەڵاتی سووریا دەکەن منداڵان لە هەر ئازاردانێک بپارێزن. داواش لە حکوومەتەکانی جیهان دەکەن ژن و منداڵ و چەکدارە دەستگیرکراوەکانی داعش بە وڵاتەکانیان بگەڕێننەوە. بە یارمەتی هاوکارانم هەواڵەکانم پێشکەشکردن هەر شاد بن.